بڕیارە لە مانجی تشرینی یەکەم حکوومەتی عراق پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2020 ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران بکات بە مەبەستی گفتوگۆکردن لەسەری ئەوەی جێگەی نیگەرانیە تا ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق لەسەرم پرسە گرنگان نەگەیشتون بە ڕێکەوتن ئەگەر لەم ماوە کەمەی کەماوە نەگەم بە ڕێکەوتنەوە مەترسی دەکەوێتە سەر بەشە بودجێ هەرێمی کوردستان لە بودجەی گشتی ساڵی 2020 عراق. لە سەرەتای مانجیدا پرۆژەی بودجەی 2020 دەگاتە پەرلەمانی عراق گفتوگۆ لەسەر دەکرێت و ئەگەر کورد ئامادە نەبێ خۆی ئامادە نەکرد بێ بۆ ئەم پرۆژەیە ڕەنگە ئەمجاریان هەڵوێستیان بە جۆرێکی تر بێ لەسەر مەسلەی بودجە بۆیە پێویست بەوە دەکا کورد پەلە بکات لە مەسلەی گفتوگۆکان لەگەڵ عراق لەسەر هەموو پرسەکانی کە لە نێوان هەولێر و بەغدا هەن بە تایبەتی مەسلەی بودجە چونکە مەسلەی بودجە کاتەکەی دیاریکراوە و کێشەکانی زۆرن لە نێوانی هەرێم و بەغدا بۆیە پێویستە حکومەتی هەرێم بە زوویی هەم کۆبوونەوەی نەیخۆ بکە و هەم داواکاریەکانی سەر بکاتەوە و سەردانی بەغدا بکە پەیوەندەکان تونند و تۆڵتر بکاتەوە. دوای پێکەنانی کابینەی نوێم وەفتێکی باڵای هەرێم و کوردستان سەردانی بەغدادی کرد و لەگەڵ لێپرسراوانی باڵای عراق لەسەر دۆسیەکانی نەوت بودجە و موچە مادەی 140 و دۆسیەی ئەمنی و سیاسەکان گفتوگۆیان کرد بۆ مەبەستەش چەند لیژنەیەکیان پێکێنا بەڵام تا ئێستا کێشەکان وەکو خۆیەتی و بێئەنجام بووە. چاودێرانی سیاسیش دەڵێن پێویستە گفتوگۆکان چەرتر بکرێنەوە و کێشە هەڵپەسێردراوەکان چارەسەر بکرێن. ئەوەی کەوا گرینگە کە هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێم و ئەوانەی کەوا پەیوەستن بەو بابەتەوە دەبێت بە جددی و لە هەمان کاتچە بۆ بەرژەوەندی میلەتەکەی خۆیان بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان زیاتر تێبکۆشن محاوەڵە بکەن زیاتر شتەکان نزیکەنەوە بۆی ئەو خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی فەرمانبەر و موچە خۆرەکان دووبارە تووشی ئەو نەهامەتی بێ موچەیی و موچە پاشەکەوتی موچە نەبنەوە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدێکی باڵای هەرێمی کوردستان سەردانی بەغداد بکات بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی نێوان هەردوولا باوتەی چاودێرانی سیاسی ئەگەر هەولێر و بەغداد نەگەم بە ڕێکەوتن ئەوە مەترسێکی گەورە ڕوبەڕووی هەرێم دەبێتەوە بە تایبەت بەشە بودجێ هەرێمی کوردستان لە بودجێ گشتی ساڵی 2020. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.